مزگاوت مزگاوت ای خوشترین جێگاژینی من مزگاوت مزگاوت ای پەرزگا و سوزدەگاهی دینی من ڕۆحی ئاڵۆز لێرە شادە و بێخەما لێرە ئارامە دڵی پرخامی من ڕۆحی ئاڵۆز لێرە شادە و بێخەما لێرە ئارامە دڵی پرخامی من مزگاوت مزگاوت ئەی خۆشترین جێگاژینی من مزگاوت مزگاوت ئەی پەرزگا و سوزدەگاهی دینی من دیارە ئەو مزگەوتە زۆر لە کۆنەوە دروست کراوە ئەو کاتێک کە دروست کراوە کەسانی ئێمە کە لە ئێمە گەورەتر بوون دروستیان کردووە دووەم مزگەوت بووە لە چاخۆڕە بەنیان دراوە لە ساڵی 1965 دیارە بەچەند مەرحەلەی تر لە ساڵانی ڕابردوودا تازە کراوەتەوە بەڵام ئێستا ئێمە کە دەستمان کردووە بە تازەکردنەوەی هەسای بەڕووخاندن و تێکدانی لە عەفدەی نوێی ساڵی 2020 کە مدەکەی 6 مانگ و 26 ڕۆژی خایان و هەروەها نوێژخوێنانیش بێن لێرەدا عیبادەتی خۆی گەورەی تێدا بکەن چونکە مزگەوت بینایەکە بۆ خەڵک دروست دەکرێت ئەگەر مامەسان دەرس و دەوری تێدا نەخوێن و نوێژی تێدا نەکەن و نوێژخوێنانیش نێن و ئاوادانی نەکەنەوە بەڕاستی دروستکردنەوە بە تەنها ئیسیفادەیەک بە هیچ کەسێک ناگەین هەروەکو پێغەمبەری خۆمان صلی الله علیه وسلم دەفەرمێ دنیا بەڕاستی فێڵگەیە بۆ دوا ڕۆژ ئەو مزگەوتانەی ماڵی خۆش کە شوێنی سوجدەن خەڵک دێ سوجدەیان تێدا دەبات بۆیە کە بەڕاستی شتێکی تێدا بچێنن بۆ دوا ڕۆژی خۆیان لە هەموو شتە خۆشتر ئەوە بۆ ڕۆژێک ئەمە لێرەکانە بووین کابراک بێرەدا دەهات حاربانێکی وێ بۆ لەوانەیە بای 15,000 شت لەسەر بۆ لەسەر عاربانەکەی کوتی کێ سەرافەتی ئەو مزگەوتەی دەکات جەماعەتێک برادر لەو لایەتیان حاجی قادر بانگی کردم کوتی کا حاجی قادر کوتم بەڵێ کوتی وەرە هەچەند پارەکە کوتی کەمە 5,000 ناری وێدام ئیشەکەی هەمووی بای 15,000 نەدەبوو سەیەک چوارێکی ماڵی خۆی تەسمیلی من کرد 5,000 ناری وێدام کوتم بابە ئەو پارە گەلە گەلک زۆرە بۆ تو ئەو پارە بۆ تو هەر گەلە زۆرە خوای گەورە لە دنیا دیکەس پاداش بداتەوە ئینشاءالله داوام لە هەموو جەماواری مەحەلەیە ئەو مەحەلەیە ئەو گەڕەکەی ئەو مزگەوتەی کە بێن ئەو مزگەوتەی بۆ خۆیان سەرافەتی بکەن وەک ئێمە هەمویان بە ماری خۆی بزانن بە مزگەوتی بزان ماری خوایە پیرۆزبایی خۆمان دەگەێنین بە خەڵکی ئەم دەبەرە زمانی بێزێری کە توانیان ئەم مزگەوتە ئاوادان کەن وەزارێتتر نۆژەنیکەنەوە بەخوای پروردگار پاداشی ئەم پیاوە خێرخوازە بداتەوە کاک حاجی محەممەد دیارە ئەمەی لە ئاسۆ خۆگر کە جارێکتر مزگەوتەکان نۆژن بکرێتەوە و خاڵێک ترەوەیە کە داوا لە خەڵکی ئەم دەڤەر و گەڕەکە دەکەن کە مزگەوتەکە بە پاک و خاوێنی ڕابگرن و خەڵکەکە ڕوو لە مزگەوت بکات و خێر و پاداشی و کەسانش کە مزگەوت دروست دەکەن لە بەخاتی خواوەیە کە پیانساسم دەفەرمێت کەسێک مزگەوتێک دروستکار لە پێناوی خوا خوا پروردگار کۆشێکی لە باشتر پێدەبەخشێت گەردڵی پاکم بەخەم تۆزاوی بوو مزگەوت تۆ شوێنی دڵشۆرینی من مزگەوت مزگەوت ئەی خۆشترین جێگاژینی من مزگەوت مزگەوت ئەی پەرزگا و سوزدەگاهی